پرسیارێکە لە شەقامی کەرکووک دروست بووە. ڕاکان سەعید زبووری پارێزگاری کەرکووک بە وەکالەت کەی دەبێتە پەرلەمانتار. دوای سەرکەوتنی لاڵبژاردنەکەی 12 یاری ئەم ساڵ وەک پەرلەمانتار لەسەر لستێکی عەرەبی لە کەرکووک، ڕاکان سەعید زبووری وەک پەرلەمانتارێک سوێندی یاسایی نەخواردووە و لە پۆستی پارێزگاری کەرکووک ماوەتەوە کە لایەن بەغداوە بە وەکالەت لەو پۆستەدا دانراوە. ئەوەی لێرەیە مخالفەیە، ئەویش ئەوەیە مخالفەی دەستور و پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە، ئەویش ئەوەیە ناکرێ پەرلەمانتارێک لە هەمان کاتە دوو وەزیفەی هەبێ، ینی ناکرێت پەرلەمانتار بێت و وەزیفەی شتری هەبێ. ئەمە مخالفەی هەم دەستورە هەم پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە، بۆیە ئەبێت بەڕاستی هەم حکوومەتی عێراقی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەم پەرلەمان ئیجراعاتی یاسایی لە بەرامبەر بگرنە بەر. ئەمە لەلایەک لەلایەک تریش ڕاکان سەعید بە دەست بەکارنەبوونی وەکو ئەندامی پەرلەمان ئەمە بێوەفاییە بەرامبەر ئەو دەنگدەرانی ڕۆژ لە ڕۆژان متمانیان پێی هەبوو و دەنگیان پێداوە، چونکە تۆ بۆ دەنگەدی بە پەرلەمانتارێ بۆی کە متمانەت پێ بچێت لە پەرلەمان کا لەسەر بەدی هاتنی داواکاریەکانی تۆ بکات، بەڵام کاتی ئیلتزام ناکە ئەمە بێوەفاییە بێڕێزیە بەرامبەر بە دەنگدەرەکانی خۆی. بە بۆچوونی یاساناسێک مانەوەی پارێزگاری کەرکووک بە وەکالەت لە پۆستەکەی و هەوکات دەست بەکار نەبوونی وەک پەرلەمانتار کارێکی نایاساییە و پێویستە هەڵوەستە لەسەر ئەو کاری ڕاکان زبووری بکرێت. دیارە ڕاکان سەعید بەشدار بوو لە هەڵبژاردنەکانی ئەم جارە کە 12/5 بۆ پەرلەمانی عێراق ئەنجامدرا و سەرکەوت بوو باندان پەرلەمان لەو ڕۆژەوە کە دانیشتنی پەرلەمان دەستی پێکرد و محکەمەی ئیتیحادی مسادقەی لەسەر ناوی ئەندام پەرلەمانەکان کرد کە ویژێکێک کە لەوان هەرچەنداگە سوێنیشی نەخواردبێ لەو ڕۆژەوە باندان پەرلەمان ئاژمارەکرێ و مدەیەکی یاسایی هەیە کە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ئاماژەی پێەکە کە بەغای بەژمارەکرێ. بۆیە لە ئێستاکرێ پەرلەمانتارە کوردەکان فشارێک لەسەرەوە دروست بکەن و سەرۆکایەتی پەرلەمانی لێ ئاگدار بکەنەوە کە ناکرێ ماوەیەکی زۆر دوو پۆستی هەبێ. لە ئێستا پارێزگارە بە وەکالەت و لەگەڵەوەشدا ئەندام پەرلەمانە واتوان ئیلتیزام بە و تەوقیتانەی پەرلەمانەوە نەکەن وەکو فشارێک بەکاری بێنن و بەشدار نەبن لە دانیشتەکان و چونکە هەموو ئەمانە بەپی یاسا ڕێکخرا و پەیڕەوی ناوخۆ ئاماژەی پێکردەوە، بۆیە ئەمە ئەکرێ لە ئێستا بەدواوە نێڵن بەم شێوازە دوو پۆست ئیدارە بدا و یاخود جێگەی پۆستێکی لە کورد و تایبەتیش دەیەکێتی لە کەرکووک داگیر کردووە و لە پەرلەمانی ژوەکو ئەندام پەرلەمان دەست بەکار نەبوو. ئەمە یاریەکی ناشەریفانەیە بەرامبەر بە دانیشتوانی کەرکووکەکرێ. بە بۆچوونی شارزانی بواری یاساش دەبێت لە پەرلەمان و حکوومەتی نوێی عێراق بێدەنگی لە ئاستە و کەم و کوڕیە نەکرێت. چاودێران دەڵێن ئەرکی کوردە لە دادگای فیدراڵی سکاڵا لەسەر ڕاکان زبووری تۆمار بکرێت. بەو پێیە و دادگایە ناوی وەک پەرلەمانتارێک پەسەند کردووە و لەو ڕۆژەوەی خولی نوێی پەرلەمانی عێراقش دەست بەکار بووە ناوبراو بەغای بەژمار بکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.